ڤیدیۆی ژمارە 2 لە ڤیدیۆکانی خولی فێربوونی HTML لە وێب بچن. لەم ڤیدیۆ باسێکی کورت و خێرا لەسەر ئەو تایبەتمەندیانەی HTML دەکەین کە دەتوانین لە HTML دا جێبەجێیان بکەین، یان ئەو کارانەی کە HTML دەتوانێت بۆمان جێبەجێ بکات لە بەراورد لەگەڵ ئەوانەی کە ناتوانێت بۆمان جێبەجێ بکات. من لێرەدا نمونەکان لە بینی CSS و HTML دا جیا دەکەمەوە لەگەڵ کۆدی بزۆکتاوە دە کۆدی داینامیک بەراوردیان ناکەم، بەڵام بە شێوەیەکی سادە و ئاسان دەمەوێت ئەو ڕوون کەمەوە کە کاتێک دەست دەکەێت بە نووسینی کۆدی HTML دەبێت چاوەڕوان بکەیت HTML چیت بۆ جێبەجێ بکات، ئەگەر شتێکی تر هەبوو لە دەرەوەی ئەو تایبەتمەندیانە بۆ نمونە چۆن جێبەجێ بکەیت بە هاوکاری زمانێکی تر، بۆ نمونە لێرەدا CSS. بۆمە بەسەرش پەڕێکی نمونەم ئامادە کردووە کە بۆ هەر شێوازێک دوو نمونەی لە خۆ گرتووە. نمونە یەکەم ئەوەیە کە تەنیا بە HTML نمونەکە نووسراوە و هەمان نمونەش دووبارە کراوەتەوە بەڵام بە تێکڵاوکردنی CSS. بۆ لە نمونەی ژمارە 1 خانەیەکمان هەیە بۆ نووسینی ناوێک یان شتێکی تر، لەگەڵەوەشتا دوگمەیەکمان هەیە بە ناوی ناردن. کاتێک بە HTML بنووسین بەبێەوەی هیچ جۆرە CSS-ێکیان کۆدێکی تێکەڵاو بکەین، بەم شێوەیە دەردەکەوێت شێوازی ستانداردی HTML. بەڵام ئەگەر بمانەوێت دوگمەکە ڕەنگ بکەین یان قەبارەی نووسینەکەی گەورەتر بکەین یان خانەی ئەو خانەیە کە نووسینەکەی تیا دەنووسرێت بگۆڕدرێت، شێوازەکەی بگۆڕدرێت، ئەو کاتە CSS بەکار دەبین کە ئەو کارانەمان بۆ جێبەجێ دەکات. وەک لەم نمونەیە دەبینیت ئێستا ڕەنگی دوومەکە شینە لەگەڵ ڕەنگی نووسراوەکە یان دەقەکەی بووە بە سپی. خانەی نووسینەکەش ئێستا چەمانەوەیەکی هەیە کە لە نمونە یەکەمدا نییە. کاریگەریانەی کە من لێرە نووسی و من تەنیا کاریگەری سەرەتایین دەمەوێت ئەو جیاوازانە بخەمە ڕوو کە HTML بە تەنیا ناتوانێت ئەم کارانەمان بۆ جێبەجێ بکات. ئەگەر هاتوو ویستمان ئەم جۆرە کارانە جێبەجێ بکەین، دەبێت پنا بینە سەر هاوکارێکی دیکە کە بۆ مەبەستی ئێمەش لێرە CSS کارەکانمان جێبەجێ دەکات. نمونەی یەکەم لەسەر تاگی فۆرم بوو. نمونەی دووەم لەسەر دانانی وێنەیە. کاتێک وێنەیەک لەنێو پەڕێکدا بنێن بە شێوەیەکی ئاسایی، وێنەکە هەر قەبارەیەکی هەبێت و هەر شێوازێکی هەبێت بەو شێوازە دەردەکەوێت، واتە ئەگەر وێنەیەک دابنیت قەبارەی 500 پیکسل بە 500 پیکسل بێت، بە هەمان شێوازە نێو پەڕەکە دەردەکەوێت تاوەکو کاتێکەوە بۆ خۆت قەبارەی بۆ دەستنیشان نەکەیت، وەک لە نمونەی دووەمدا ڕوویداوە. بەڵام ئەگەر بمانەوێت گۆڕانکاری بەسەر وێنەیە بێنین، بۆ نمونە لێرە من لەو نمونەی کە CSS تێکڵاو کراوە دەبینین گۆشەکانیم چەماندووەتەوە کە ئەو تیژەی نمونە یەکەمی نییە، لەگەڵەوەشدا سنوورێکی هەیە کە چەند پیکسلێک پانە. ئەگەر لە نزیکەوە بیبینین دەبینین کە سێبەرێکیشی هەیە لێرە نمونە یەکەمدا نییە. ئەو سێبەر و قەبارە و چەمانەوەی گۆشەکان هەمووی بە CSS جێبەجێ کراوە. ئەو جۆرە کارانە کاری HTML نین و بە HTML جێبەجێ نابێت. نمونەیەکی دیکە کە لەوانەیە زۆر جارێک بەکاری بێنین لە نمونەکانی دیکە زۆرتر ئەوەیە کە لە نێو هەموو پەڕەکانمانە بەستەرمان هەیە بۆ بۆی پەڕێک پەڕێکی ترەوە بەستینەوە. کاتێک بەستەرێک دروستکەین بە HTML ئاسایی بە ڕەنگی شین دەردەکەوێت و هێڵێکی لە ژێرەوەیە کە بە شێوەیەکی ستانداردەوە دەگەێنێت ئەو دقە بەستەرێکە یان لینکێکە بۆ شوێنێکی تر یان بۆ پەڕەیەکی تر. بە هاوکاری CSS دەتوانین گۆڕانکاری زۆر بەسەرەوە بەسترە بێنین. لە نمونە یەکەمدا من لێرە تەنیا ڕەنگی دقەکەم گۆڕی و بۆ ڕەنگێکی سوور کە کاتێک ماوسەکە دەبینە سەری ڕەنگێکی شین دەگرێتە خۆی و هێڵێک دەچێتە ژێری. ئەو کاریگەریانە دەبێت بە CSS جێبەجێ بکرێن. هەروەها لەوە زۆرتریش دەتوانێت بۆ نمونە بە شێوازێکی بەربڵاوتر گۆڕانکاری زۆر بەسەرە و بەسترە بهێنێت کە لەم نمونەیە جێبەجێم کردووە کە شێوازی دوگمەیەکی لە خۆ گرتووە. ئەبینین لە چوارچێوەیەکی هەیە و هەروەها ڕەنگی پشتەوەی گۆڕدراوە. کاتێک ماوسەکە دەبێت سەری ڕەنگی پشتەوەی دەگۆڕێ بۆ ڕەنگێکی تر و بەو شێوازە بە شێوەیەکی گشتی ڕەنگی شێوازی دەرکەوتنی بەستەرەکە گۆڕدراوە. وەک دەبینین لێرە CSS بە شێوەیەکی زۆر هاوکاریمان دەکات لەوەی کە چۆن کۆدە نووسراوەکانمان بە زمانی HTML کۆنتترۆل بکەین و هەروەها گۆڕانکاریان بەسەردا بێنین. لە ئەو نمونەی دووەمی بەستەرەکە دەبێت ئاماژە بۆ بدەم کە بۆشایەکم داناوە لە نێوان بەستەرەکە و سنووری ڕاست بە قەبارەی 50% پانی ئەو بەشە، بۆیە دەبینین کە بەستەرەکە هاتوۆتە نێوەڕاستی چوارچێوەکەی. ئەویش هەر بە هەمان شێوە بە هاوکاری CSS جێبەجێ کراوە. جا هیوادارم ئەم نمونەیە بیرۆکەیەکتان لا دروست بکات کە HTML بە تەنیا دەتوانێت چی بکات و ئەگەر بۆ نمونە زمانێکی وەک CSS تێکەڵاو بکرێت دەکرێت چیتر جێبەجێ بکرێت.